آخر پەڵەی بۆ چییە جا دەمت گرتە ڤیددیوەکە بڵاو بۆتەوە لە کاتی بانگە شێڵبژاردنە کە لەگەڵ گون نشینیەکە قساکەیت باسی پەڵەیانەکە ئەمە چی بوو؟ ئەوە چوونەتە ئەو دێ شارەوانی و مەسوولی وحدە ئیداری منتیقەکە دیارە دێکە خۆی گوندەکان لە ڕووی خزمەتگوزاریەوە کەم بۆیان کراوە و پێویستی شار تۆ پێشتر گوند ئاوەدان کەیتەوە چونکە ئەوە فەرهەنگتە کلتورتە و دواتر تۆ کۆمەڵێ شتی ناوخۆیتە بێ کە گوندەکان ئاوەدان بوون ئەی پیان وتبوونە و جادە بکەن توێن با پەڵە بە دیار بوو کابرا بە گەنم تێگەیشتن بەداخەوە وەڵا دوایی پێم وا بیاتونەتە سەر خەدی سەخەری کردیشەوە چاوەڕی پەڵەیان نەکرد نانە چاوەڕێوەم تەنکەری ئاوەتەوە پەڵەی پێدی و پەڵەی بۆچی هیچ داواکاریەکە هەیە وڵات داواکاری ئەمە پێش هێستا هاتن ئەم کۆڵانەمان بۆ چاوڕێشکەن باشە بۆیان نەکردین وعدیان داوە وعدیان داوە بە زووتیان با پەڵە بە ئێمە حەزەکەین زووتر بیکەن ئەگەر زووتر بۆمانکەن هەڵەبۆچی خۆ گەنم ناکەن کۆڵان چاو ڕێژەکەن آخر دەیوتیان بێ بەهرانێ بارێ وڵایت نازانم یاری تەنکەرە پێ نییە بیخەنە سەرێ وڵایتر تەنکەراژەگەر بیانەوێ هەیە آخر پەڵەی بۆ چییە جا دەمت